پاڤێڵ تاڵەبانی نەخۆشە بەکارهێنەری مادەی هۆشبەرە بەداخەوە ئەگەر چارەسەر نەکرێ خۆی و دەوروبەری و ئەو حزبە گەورەی کە ئیمام جەلالە لەناو دەبات. بەشێکی قسەکردنەکانی زمانی کوردی تەواو نییە. کەسێکە خۆی بەکارهێنەرە ئەوەش نەتیجەکەیەتی. بەبێ پاڤڵ تاڵەبانی یەک غەرام مادەی هۆشبەریش لە ناو شاری سلێمانی بازرگانی پێ ناکرێ. خۆی بەشێکە لە بازرگانی کردن بە مادەی هۆشبەر. گەنج کەسێک کە خۆی بەشێک بێت لە هەناردەکردنی گەنجی ئەم وڵاتە بۆ دەرەوی وڵات بڕۆ بەس سەیری ڕانی و قەڵات زێ بکەن هەموو لە دەست ئەو ڕادەکەن لە بێکاری ڕادەکەن لە تیرۆر ڕادەکەن ئەو گەنجانە بڕۆ سەیریان کە وەرە ئەوروپا دەڕۆن کە لە ئیجە دەخینچێن لە بە دوو سەرکردە و دوو کەسی بەم شێوازەیە. بە دروستی گرینگە لێرە بڵێن کە ئەوە مادەی هۆشبەرە چی لە گەنج دەکات. چایە بە جوانەکەی بفرۆشی لە ناو بازارە چایاتی تیرۆر دەکەن. کە کەسێک خۆی بەکارهێنەری مادەی هۆشبەر بێ کەسێک بازرگانی بە مادەی هۆشبەر بکە و هەزاران گەنجی ئەم وڵاتە تێوە گڵێنێ کۆمەڵێک وشە بەکاردێنی ئەسڵەن خۆشی نازانێت خۆشی دەڵێ قسەکانم تەواو نییە ناوەکان بە غەڵەت دێنێ کۆمەڵێک شت بە غەڵەت دێنی بۆیە ئەوەی کە ئەو خەیاڵی بۆ دەکا ئەوەی کە ئەو دەیچێژی لە هەرێمی کوردستان ئەوەیە کە ئامۆزاکەی لێبێتەوە ئامۆزاکەی منافسێتی ئەوان بە بەردەوام هاوار دەکەین هەولێر وەردەگرینەوە بە دڵنیاییەوە دەزانن یەکێتی بۆ هاوار دەکە هەولێر وەردەگرینەوە بەمبەستیان لەوینە لە پارتی وەرەگرنەوە مەبەستیان ئەوەیە لە لاهور تاڵەبانی وەردەگرنەوە کە لە دوای کۆنگرەی 4 واتە پێش 8 تەمووز لاهور تاڵەبانی دەستی بەسەر شاری هەولێر داگرت کە نە گەرمی دیتە نە ساردی بینیوە لەم وڵاتە لە وڵاتە ژیایە و بەهای لایف گەویشتە ئەمڕۆکە کە مادەی هۆشبەر دەیگەێنی بەم ڕۆکە بەسەرکردا کە پارەی خەیاڵی دەست دەکەوێت لە ڕێگای مادەی هۆشبەر و کە سلێمانی بە پێی هەموو زانیاریەکانی هەواڵگیری عێراقی سلێمانی ترازێدی مادەی هۆشبەرە گەنجەکان بەکارهێنەری مادەی هۆشبەر ئەوە نەتیجەکەیتی کە ڕۆژ بە ڕۆژ هاوار دەکا کە ڕۆژ بە ڕۆژ کۆمەڵی قسەی نەشیاو دەکا دەرئەنجامەکەی مادەی هۆشبەرە کە دەزیانین کەسێک خەون و خەیاڵ دەکا ڕۆژێک دادێک کە هاوار دەکە نەتیجەکە ئەوە دەبێت کە ئێمە لە 20 مانگ دەیدورینەوە لە 20 مانگ پێیان دەڵێن ئەو کەسانەی کە خەیاڵ دەکەن و ئەو کەسانی کە مادەی هۆشبەر دەکێشن پێویستە لە سنتەری چارەسەری مخەدەرات چارەسەریان بۆ بکرێ چونکە بەڕاستی ئەمانە تاوانبارن و بە دیوێکی تریژ وەکو بەکارهێنەر نەخۆشن دەبی چارەسەر بکرێن هەر بینیمان لە ناو ڤیددیۆیەکەیە قوبات تاڵەبانی مەکتەب سیاسیەکانیان پێ ئەەکەن بە قسەکانی وەڵا لە 2010 بینیمان کا قوبات بانگ هاواری دەکرد بۆ ئارامی بۆ هەلیکار ڕێژەی بێکاری لە ناو شاری سلێمانیە 128 لە دەوروبەری شاری سلێمانی 134 تێپەڕاندووە ئەو ئەمنیەتەش هەیە کە دەیان خەڵکیان تیرۆر کردو لەو ماوەی ڕابردووە کەسێک ناوێری دەم بکات کە عەقیدی خۆیان تیرۆر دەکەن ئەمانە چیان کرد بۆیە بەڕاستی یەکێتی کەوتۆتە ژێر کاریگەری کۆمەڵێک لایەنی دەرەکی تر کۆمەڵی خەڵکی تر ئەمن بە دڵنیاییەوە بە خەڵکی یەکێتی نیشتیمانی کوردستانیش دەڵێم بەڕاستی بەم و عەسەرکردە ڕازیم بەڕاستی ئەمە حیزبەکەی ئیمام جەلالە ئەمە تێکۆشەراتی و خەبات و بەرخودان و قارەمانێتیە کەسێک وەفای بۆ ئامۆزاکەی نەبێ کەسێک وەفای بۆ خەزوری نەبێ بەخوای وەفای بۆ ماڵی کاکۆسرەتیش نابێ بەخوای وەفای بۆ یەک بەیەکی خەڵکی شاری هەولێر و شارەکانی تریش نابێ تەنها و تەنها وەکو میکافیلی دەڵێ هەموو شتێک لە پێناو سەرکەوتن ئەم پیاوە هەموو شتێک دەکات تەنها لە بپێناو خۆیە ئەمە قسەی میکافیلیە بۆڕە کتێبەکەی میر بخوێننەوە بۆیە ئەوەی کە ئێستا ئەو دێڵێ هەمان ئەو نەهجەی میکافیلیە کە لە پێناو سەرکەوتنی خۆی لە پێناو گەیشتن بە خەون و خەیاڵ و ئەوەی کە وەکو بەکارهێنەرێکی مادەی هۆشبەر دەیکا هیچی کەمتر نییە لەوانەی کە لە ڕابردوودا کردیان و سەریان نایە لە وڵاتە بەیاننامەکەی پاڤڵ تاڵەبانیمان بینی پێم وانە پاڤڵ تاڵەبانی خۆی و بەیاننامەی نووسیبێ ڕێک ئەوەیە کە حیزبوڵای لوبنانی بۆیان ناردبێ و دەبێ بڵاوی کاتەوە بەداخەوە ئەم پیاوە شاری سلێمانی دەکاتە قوربانی ململانەی ئیقلیمیەکان دەکاتە قوربانی ململانەی شیعە و ئیسرائیل بۆیە ئەوەی کە ئێستا پاڤڵ تاڵەبانی دەکا ئەگەر خەڵکی سلێمانی دەیانەوێت سلێمانی بگەڕێتەوە شاری ڕۆشنبیری و شارێک کە هەمومان چاوی لێ بکەین دەبێت بەڕاستی ئەم جارە تۆڵ لە پاڤڵ تاڵەبانی بکەنەوە گوناحە کەسێک بەو شێوازە سەرکردایەتیان بکە کە سلێمانی دەکاتە قوربانی لە پێناو خۆی زۆر سوپاس.